لكاتي زكاة دركردنا هلا زور كري بو اوي زكاتك بدروسي بقاتا جي خوي بكورتي اقداري امشان هلايبا يا كم يعني يسألونك عن الأهلة قل هي مواقيت للناس خوش يستانم حسابي زكاة ببرواري هجرية كري نق برواري زايني لصالك ينظر رجيان فرقوي باكاتي زكاتك بسر نچێ هەر بۆیە دروستە زەکات کاتەکەی پێشخەی بەڵام نابێت دوا بخرێ ئیلا مەگەر عوزرت هەبێ ئەمە لەقتەکەی هەوراز گوڵبێ ئاوای کرە ئیتر خەبەرێکت پێدا نییە زۆر گەرم بەرحەڵ تێکەڵی نەکەیت هەرچەندێک کەسێکی بەخشندەبی ماڭانە و هەفتانە ببەخشیت ئەمە زەکاتی ساڵانەت لەسەر ناخات نێژی ئەی من بوو ئەبێ زەکات دەم خۆ من هەموو ڕۆژێ خێرەکەم نە ئەویان سنەتە توێکی بەڵام ئەمەیان خوا فەرزی کردووە لەسەر زەکات لا حظ فيها لغني ولا لقوي مكتسب رسول الله صلى الله عليه وسلم واي فەرمووە بۆ کەسی دەوڵەمەند کەسێک کە کاسبکارە توانای ئیشی هەیە فێری زەکات خواردنی مەکەن با چاو لە دەست نەوێ دەستی بەرز لە دەستی نزم باشترە زەکاتەکانتان مەدەنە غەیرە مسلمان حتا لە ناو مسلمانانیشە مەیدەن بەوانەی کە نوێژ نەکەرن کە مەشروب خۆرن حاشا بەڕێستان خوانە ناسن بیدەن بە ئەهلی خەیر با لە خەیرە خەرجیکەن هەتی و بێوەژن کاتێ زەکاتیان پێشێ کە هەژار و شایستە بن ئەمما خودی هەتیوی و بێوەژنی خۆی بۆ خۆی بەهانە نییە بۆ وەرگرتنی زەکات خاصەتەن ئەگەر بژێویشیان باشوێ زەکات بۆ دروستکردنی مزگەوت و قوتابخانە و بەڕێوەبردننی کەناڵ و خەستەخانە و پرۆژە خێریەکان ناشێ بۆ ئەو هەشتی ناشێ کە خوای گەورە لە قورئانە باسی کردووە هەیە یەک جار زەکاتی ئاڵتون و سامان و پارەی دەرەکە وازانێتر واجب نییە لە سەریامەش بەڕاستی هەڵە تێگەیشتنە تۆ بێ کولی ساڵێ زەکاتی سامانت دەرکەی ئەگەر هاتوو ساڵی بەسەر چوو و گەیشتوو بە ڕاژەی زەکات ئەی ئاخر ئەگەر چۆنێ من هەموو جارێ هەر لی دەرکەم و هەرالە و جێگە و کەمەکە و دوایی نامێنێ و نییە بابە کەمی چیەکە خێر و بەخشین لە ماڵ و سامان کەم ناکە ئەوە زەکاتەکەی دوای خێرم بۆکە دوای خێرم بۆکە خۆشەویستانم ئەمەش لە کاتی بەخشینی خێر و زەکات بە هەمان شێواز غەڵەتە ئیمانداران خوای گەورە لە وەسفیانە فەرمێ ئینەما نوطعیمکم لیوەجه الله ئێمە لە پێناوی خوای گەورە مەسەڵەن خێرێک بێ خواردنێک بێ شتێکتان پێ بەخشین لا نوریدو منکم هیچ مەرجێکمان لەگەڵتانە نییە جەزاء ولا شکر حتا سوپاس هیچمان لێتان نایە خوا لێمانی قبوڵ کە هەیە بڕێ پارەی باشی هەڵگرتووە بۆ مەبەستی زەواج یان خانووکڕین یان حاج وا تێگەیشتووە ئەگەر بوو ئەمە بەستانە پارە دانایتر زەکاتی ناکەوێتە سەر ئەمەش بەڕاستی هەڵە تێگەیشتنە هەر پارەیە داتنە هەر سامانێ ساڵ چووە سەری و گەیشتە ڕاژێ زەکات ئەوێ زەکاتی بێت لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى کاتێ خێر و سەدەقەی ئەدەی بە فەقیرێ منەتی پێم مەکە لێرە و لەوێ باسی مەکە تەسویر و ڤیدیۆی بڵاو مەکەرۆ ڕیایی پێ مەکە خوای گەورەشتی وە قبوڵ ناکە هەیە وازانێ مەرجە کە زەکاتەکەی دا بە فەقیرەکە پێی بێژێ ئەمە زەکاتە نامەرج نییە بیخەباخلی و بێژ ئەمە هاوکاریە گرنگی بدەن بە هەستی بەرامبەرتان ئەجرتان زیاترەوێ زیاتر خوای گەورە لێتانی قبوڵەکە ئەزیزم هەتاوەکو ئەتوانی خۆت بەدەستی خۆت زەکاتەکە بدە بە کەسە شایستەکە کەس مەکە بە وەکیل مەیدە بە ڕێکخراو مەیدە بە ئەملا و ئەولا ئەو ئەگەر سیقت پێیان نەویان ناسراو نەبن نەکەی هەرگیز پێیان بدەیت با بگەیتە جێمە بەست ئامان خزمێنەوە زەکات مەکەن لەم باخڵەکانتان مەیخەنە ئەو باخڵەکانتان ناتوانن لەگەڵ خوای گەورەیە فێڵ بکەن کارێ مەکە بە شتێکۆ وەڵا زەکاتم ناکەوێ من یان شتێ لێ بکەی بۆ ئەوەی کەمتر زەکاتەکەت بکەوێ فەمانە بەڕاستی حرامن تۆ بەیانی لە قیامەتە هەر قەرزار بارەوی قوربان هەوڵدە زەکاتەکەت ئەوەنە ورد مەکەرەوە بیدەیتە 15-20 فەقیرێکی 10,000 و یەکی 15,000 نە کارێ بکە بیدە فەقیرێ با یەکجار ئافاقەیە لە ماڵی کەم بکە سوودی لێ وەربگرێ هەر پارەیەکت ها لە قەرزە ها لە هەر شتێکە ساڵانە واجبە لەسەرت زەکاتەکەی دەربکەیت مەگەر قەرزەکە کۆرۆبیوێ یعنی تەواو ڕەجای دانەوەی نەبێت ئەو ساش ئەگەر ئەو قەرزە دوای 15 ساڵ چەند ساڵیکە هاتۆ بۆت ئەبێ یەکجار زەکاتەکەی دەرکەی بزانە ئەو قەرزەی کە دەست لێی شوێردەتەوە و ئیتر چاوەڕێنی وەریگریتۆ نابێ بخرێتە بەر زەکات لە خۆتۆ پارەی زەکات بێ ڕوخسەتی ئەو فەقیرەی کە بەنیازی زەکاتەکەی پێبەی مەسروفی بۆ مەکەوشتی بۆ مەکڕ و ماڵ و پڕمەکە لە جەنجاڵ بەشتانی ڕەنگە نەیگەرەک بێ بڕۆ بۆ لای فلانە کەس منم پارەم هاوردەوە بۆت حەزەکەم کری خانیەکەتی پێبیتۆ عیلاجی پێ بکڕی عەمەلیاتەکەی پێ بکەی ئاوە
بڕۆ بۆ لای ڕەنگە ئەو لە ژیانیا پێویستی بە شتانێک بێپارەی بۆ خەرجکە زۆر زۆر لەوە محتاجتر بێ کە تۆ بۆیت کڕیوە ئاوا ئەجر زیاتری شەگەی هەرە مەندەی کە باسمان کرد هیوادارم توانی بێتون سوودێکم پێتان گەیاندوێ ڕەحمەتی خواتان لێ ڕەچاوی ئەم خاڵانە بکەن کە باسمان کرد بەڕاستی هەندێکیان زەکاتەکەت بەتاڵەکەنەوە خی گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ کە سەلام عەلەیکم